چیرۆکەکانی مەسنەوی نووسین و ئامادەکردنی محەممەد قاسمزادە وەرگێڕانی بەرزان محەممەد. ئەم بەرهەمە لەلایەن ناوەندی چاپەمەنی ڕۆژهەڵاتەوە چاپ کراوە. خوێندنەوە و بەدەنگیکردن دەستگای میدیایی هاوڵاتی. دەفتەری دووەم. ئەربابی لوقمان زیرەکی ئەو تاقی دەکاتەوە. لوقمان بەندەیەکی سەرڕاست بوو، ڕۆژ و شەو خەریکی ئیش و کار بوو بۆ ئەربابەکەی. ئەربابیش لەبەرەوەی سەرڕاستی و چالاکی ئەوی دەبینی لە مناڵەکانی خۆی پتری خۆش دەویست. بەڵام لوقمان چونکە بە کۆیلەی لەدایک ببوو لە بەندی هەوا و هەوەز ئازاد. ڕۆژێ پادشایەک بە لوقمانی وت: ئەی شێخ، داوای شتێکم لێ بکە تا پێت ببەخشم. لوقمان وتی: ئەی پادشا، شەرم دەکەم وەها داخوازیەکت لێم هەیە. من دوو بەندەم هەن کە فەرمان بەسەر تۆدا دەکەن. پادشا وتی: ئەو دوانە چی و چی؟ لوقمان وتی: تووڕەی و شەهوەت. پادشا کەسێکە لەم دوانە ڕزگاری بوو بێت. لوقمان کۆیلەیەک بوو لە شێوەی ئەرباب و خواجەدا. کۆیلەی تەنیا ناونیشانی بوو. خواجەکەی هەر کاتێ بیویستایە بەنهێنی بچێ بۆ شوێنێ، جلەکانی خۆی دەکردە بەری بەندەکەی و خۆشی ئەوانەی ئەوی دەپۆشی و بە دوای ئەودا دەڕۆی تا هیچ کەسێ بەنهێنی کارەکان نەزانێ. دەیوت لە هەر کوێلاماندا تۆ لای سەرەوە دانیشە و بە تووڕەییەوە قسەم لەگەڵ بکە و هیچ گوێم پێمەدا. لە میوانی هەر کاتێ خواردنیان دەهێنا، خواجەی لوقمان داوای لەو دەکرد کە سەرەتا ئەو بیخوات و هەتا لوقمان نەی خواردایە ئەو دەستی لێ نەدەدا و بگرە دەیشی ڕێژە. بە هەڵکەوت ڕۆژێک کاڵەکیان بە دیاری بۆ هێنابوون و ئەرباب لە حزوری میوانەکاندا وتی بڕۆن و لوقمانی کوڕم بانگ بکەن. پاشان قاشێکی لە کاڵەکەکە بڕی و دای بە لوقمان. لوقمان بە خۆشیەوە خواردی. دەدوت شەکەر و هەنگوین دەخوارد. ئەرباب کاتێ تا مەزرۆی ئەوی لە خواردنی دابینی قاشی دووەمیشی پێدا و لوقمان چەشنی یەکەم جار خواردی و ئەرباب هەروە قاشی دەبڕی و پێی دەدا. تا بوو بە 17 قاش. سەرنجام قاشێک مایەوە و ئەرباب بەخۆی وت: ئەم قاشیان خۆم دەیخۆم تاکو بزانم چەنێ شیرینەکە و هێندە بە چێژەوە دەیخوات کام بە بنیادەم دەکا. ئەرباب قەپاڵی دا لە کاڵەکەکە و بینی ئەوەندە تاڵە ئاگر لە زار بەردەدات و لە تاو تاڵیدا زمان و گەرو بلۆق دەکەن. پاشان کە حاڵی کەمێک باشتر بوو ڕووی کردە لوقمان و وتی: ئەی گیان و دڵی من، چۆنم ژەهرت بە تامەزرۆییەوە خوارد و ئەم تاڵیەت بە شیرینی و خۆشی زانی. ئەمە چه ئارامگریە کە تۆ هەتا مەگەر دوژمنی گیانی خۆتی. لوقمان وتی: من ئەوەندە میوە و خواردنی بە تامم بەدەستی تۆ خواردووە کە شەرمم کرد تا قەجارێک کاڵەکێکی تاڵت پێداوم سکاڵای لێ بکەم. ئازای ئەندامم هەمووی نیعمەتی تۆیە. ئەگەر لە دەست یەکێکیان بناڵێنم ئەو کات دەبێ بڵێم هاوار بۆ ئەو یەکەیان. لێکدانەوەی چیرۆکەکە. ئەم چیرۆکە تیشک دەخاتە سەر ئەو مەسەلەی کە نابێ بنیادەم تەنیا شکرانەبژێری نیعمەتە خۆش و جوانەکانی خاوەن نیعمەت بکات. هەر بەو جۆرەی لوقمانیش لە کۆتاییدا دان بەو بابەتەدا دەنێت و دەڵێت لە حاڵێکدا وجودی ئەو پەروەردەی نیعمەتەکانە چۆن دەتوانێت ناڕەزایی لە دەست حاڵیەک دەرببڕێ. لە ڕاستیدا حاڵەتی لوقمان نیشاندەری موریدی ڕاستەقینەیە کە بەهۆی بەهرەوەری لە نیعمەت شکال لە تاڵی و ناخۆشیش ناکات.